کارم داوە دەنگ بدەم لە ڕۆژی دەیدا لە دەنگدانی پێشوەختەی عێراق. هیوادارم بۆ پارێزگاریکردن لە کیانی سیاسی و بەدەستهێنانی مافە دەستوریەکانتان ئێوەش لە ڕۆژی دەنگدان بچنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بدەن بۆ کاندیدانەی کە ئێوە پێتان شایستەیە و لەو بڕواایەدان کە بۆ بەدەستهێنانی مافەکانتان ئەوان داخۆکەر دەبن لە پەرلەمانی عێراق. ئێمە بەرەو هەڵبژاردننی پەرلەمانی عێراقدا ڕۆین. وەکو کورد پێویستە هەر هەمومان لەو ڕۆژەدا بڕۆین بۆ سەر سندوقی دەنگدان، دەنگ بە کاندید و لایەنێک بدەین کە دەزانین داکۆکاری مافەکانمان دەبێت. لەو ڕۆژەدا ڕێژەی بەشداربووان لە هەڵبژاردندا ئاستی هۆشیاری ئێمە وەکو میلەت دیاری دەکات. بۆیە پێویستە زۆرترین دەنگدەر لەو ڕۆژەدا دەنگ بدات. وەکو هاوڵاتێکی شەقڵاوە دەنگ دەدەم بەو لایەنەی کە ئەم کیانەی پاراستووە و لە بەغدا شەڕی دەستور دەکاوە مادەی 140 جێبەجێ دەکات. ئەمە و دەنگدانە بە ئەپێکی مسلمانی دەزانین، بۆیە وەکو خۆم دەنگ دەدەم بەو کەسەی کە توانای ئەوەی هەبی مافی کورد و پارێزی لە بەغدا.